لە دیوانی پارێزگای هەولێر بە بەشداری قایمقامیەتی ناوەندی و بەڕێوەبەری پۆلیسی هەولێر و فەرمانگە پەیوەنددارەکان لە شارەوانی و ئاوەڕۆ و ژینگە و ئاودێری و هەروەها سامانی ئاژەڵ و بەیتەرە و لایەنە پەیوەنددارەکانی تر بەرگری شارستانی کۆبوونەوەیەک ئەنجامدرا کە کۆبوونەوەیەکی ئاسایی ساڵانەیە لەسەر دوو بابەت، یەکێکیان مەسەلەی ڕوبەڕووبوونەوەی پێشبینی هاتنی وەرزی بارانبارین و دروستبوونی لافا و خوانەخواستە ئەگەر ڕوو بدات ئێمە هەموو ساڵێ ئەو کۆبوونەوەی ئەنجام دەدەین پێش هاتنی وەرزی زستان لە بۆ ئەوەی خۆمان ئامادە بکەین لە بۆ هەر ئەگەرێک ئەگەر ڕوویدا لە کاتی بارانبارینی بەتەوژم و بەلێشاو. بڕگەی دووەممان لەسەر ئەوەی بوو کە مەسەلەی ژینگە و هەروەها دیاردەی بەکارهێنانی ئاوی پیس و ئاوی پاشەڕۆ و ئاوی قورس لە بۆ زراعەتکردن و هەروەها ئاودانی سەوزە و میوە کە بەداخەوە دیاردەیەکی ناشرینمان دیت، حالەتێکی زۆر دزێ و ناشرین لە ڕۆژانی ڕابردوو کە لە ڕاگەیاندنەکانیش باسی لێوە کرا لە بەکارهێنانی ئاوی قورس لە بۆ چاندنی سەوزە و میوە کە ئێمە بە هەموو شێوەیەک بەرەنگاری دەبینەوە.